لە تێستی 4 ساعەتیەکەش تەنها توانیم 3 لاپەڕە لەبەر بکەم کە ئەوەش کاتێکی زۆر ویست و لاپەڕەی کەمیشم لەبەر کرد. بەس ئێستا گەشتم بۆ ئاستەیەک کە لە 1 خولەک تا 5 خولەک ئەتوانم لاپەڕەیەک لەبەر بکەم ئەلحەمدوللیلا. بەجددی ئەم خولە لە شتێکی زۆر سەرسوڕهێنەرە، لەوانەیە هەندێک کەس دوودڵ بن کە بەشداری بکەن یاخود پارەکەیان پێ زۆر بێت. بەجددی ئەم پارەی کە دەیدەن بەم کۆرسە هیچ نیە لە چاو ئیسفادە گەورەی کە دەیکەی و ئەلەم کۆرسەیە شتی وا عەجیب فێر دەبی، لەوانەیە بە هەموو تەمەنت شتی وا گوێ لێ نەبووبێت. بە ناوی خوای گەورە. من ناوم سانایە، دانیشتووی شاری هەولێرم، قوتابی ئاواد ئەکادیمیم لە بەشی چالاکردنەوەی مێشک و یادگا و ئەم ساڵ بووم بە پۆلی دەی زانستی ئەلحەمدوللیلا. من پێش ئەوەی بەشداری بکەم لەم خولە ئاستی لەبەرکردنم زۆر خراپ بوو. لە تێستی 4 ساعەتیەکەش تەنها توانیم 3 لاپەڕە لەبەر بکەم کە ئەوەش کاتێکی زۆر ویست و لاپەڕەی کەمیشم لەبەر کرد. بەس ئێستا گەشتم بۆ ئاستەیەک کە لە 1 خولەک تا 5 خولەک ئەتوانم لاپەڕەیەک لەبەر بکەم ئەلحەمدوللیلا. من بۆ لەبەرکردنەکە شتێکی قورسم دانابوو، بۆیە بە 5 خولەک توانیم لاپەڕەیەک لەبەر بکەم، بەڵام کاتێک تەکنیکەکانم لەسەر ئەحیای پۆلی 10 تاقی کردەوە توانیم بە 1 خولەک و نیو لاپەڕەیەک لەبەر بکەم ئەلحەمدوللیلا. لە چاو پێشتری خۆمەوە ئاستم زۆر پێشکەوتووە و ڕاهێنانی 10 خولەکیان پێکردین. من لە ئەویشە ئەلحەمدوللیلا توانیم 4 لاپەڕە لەبەر بکەم، ئەمەش هەمووی فەزڵی خواگیانە و ئەگەر بتەوێت ئیسفادە لەم دەورەیە بکەی پێویستە ڕاهێنان بکەی، یعنی و هیچ مەجالی تیا نییە. سار دەبیتەوە بەڵام دەبێت دووبارە هەوڵ بدەیەوە. منیش سار دووسمەوە بەڵام هەوڵم داوەتەوە و دووبارە خۆم هیلا کردووەتەوە. زۆر دەستخۆشی لەو ستافە جوانە دەکەم، زۆر دڵخۆشم کە ئەم ستافە جوانەم ناسیوە، هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. و بەجددی ئەم خولە لە شتێکی زۆر سەرسوڕهێنەرە، لەوانەیە هەندێک کەس دوودڵ بن کە بەشداری بکەن یاخود پارەکەیان پێ زۆر بێت. بەجددی ئەم پارەی کە دەیدەن بەم کۆرسە هیچ نیە لە چاو ئیسفادە گەورەی کە دەیکەی و ئەلەم کۆرسەیە شتی وا عەجیب فێر دەبی، لەوانەیە بە هەموو تەمەنت شتی وا گوێ لێ نەبووبێت. هەتا زووتر بەشداری بکەی زیاتر قازانج دەکەی، زیاتر ئیسفادە دەکەی. جا ئەم کۆرسە جگە لە بواری بەهێزکردنی مێشک و یادگا شتانی تریشمان فێر دەکەن، بۆ نمونە بۆ لایەنی تەندروستیمان، بۆ لایەنی دینیمان، یعنی ئەم کۆرسە بەس ماشەڵڵای دەوێ. ئینشاءڵڵا هەر بەردەوام دەبن، خواگیان سەرکەوتووتان بکات.